بەڵاو وەک دەوترێت طالبان بە عەقیدە ماتوریدین و بە مەذهب حەنەفی و بە طەریقەتیش تەسەووف و نەقشبەندی و جەشتی. ئەم تێکەڵەیە چۆن ئەم ئوسوڵگرایی لێ دەرچووە؟ پرسیاری دووەممان لەم بەرنامەیە ئەمەیە ئایا طالبان سەرکەوتن یا سەریان خستن؟ بینەرمان. گەڕانەوەی بزوتنەوەی تالیبان و کۆنتڕۆڵکردنی کابولی پایتەخت لە ماوەیەکی زۆر کورتدا جارێکی تر ئەم وڵاتەی کرد بە هەواڵی یەکەمی جیهانی. خۆ بەدەستەوەدان و ڕاکردنی سوپایەکی زۆر و ڕاهێنراو لەلایەن ئەمریکا و هاوپەیمانان و ڕاکردنی بە کۆمەڵی بەشێک لە خەڵکی ئەو وڵاتە جارێکی تر گەلانی ئەم ناوچەی لە نێوان دوو بژاردەی پشتیوانی کاتی و نادیاری دەرەکی و هێزە چەکدارە توونڕەوەکان خستۆتە بەردەم ئەگەرێکی نادیار. بزوتنەوەی تالیبان هەرچەندە بانگەشەی ئەوە دەکات کە گۆڕان بەسەر ڕەفتاری داهاتووە و چیتر ئەو هێزەنیە کە کۆمەلگای جیهانی بە هاوچەشنی قاعیدە و داعش لە قەڵەمی بدات، بەڵام ڕوودا و گۆڕانکاریەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە کێشەکە تەنیا لە گۆڕانی ڕەفتاردانیە، بەڵکو پەیوەستە بە بنەما مەنهەجی و عەقیدەکانی ئەم بزوتنەوەیە. ئەوە جگەلەوەی تالیبان خۆی هەمیشە بەشێک بووە لە ململانەیە نێوان زلهێزەکان و بەرژەوەندی هێزە هەرێمایەتیەکان بە تایبەتی سعودی و ئیمارات لەلایەک و قەتەڕ و ئێران لەلایەکترەوە. لە تونس بەرەی سعودیە سەر دەکەوێت و لە ئەفغانستان بەرەی قەتەر و هاوپەیمانیەکانی. خاڵی جێگەی سەرنج ئەوەیە کە بەمانەوەی دۆڵی پەنچیر وەک خاڵی بەرەنگاری تالیبان جارێکتر ئەگەری پێکدادان و شەڕی ناوخۆی ئەفغانستان ئەگەرێکی بەهێزە و ڕەنگە بەم جۆرە ناوچەکە بچێتە قۆناغێکی تری ململانەی خوێناوی. طالبان ئەو بۆمبە ئەتۆمیە بوو کە لە پڕ تەقیەوە هەموو ئەفغانستانی گرتەوە. هەمووشمان بینیمان چۆن بە شێوەیەکی دراماتیکی کەس مقاومەی نەکرد، هیچ سەرکردەیەکی سەربازی نەهاتە سەرڕێ، بەڵکو بە ئاسانی هەموو شارەکانی گرت، تەنانە دەڵێن بێ ئەوەی تەقە بکرێت. ئەم دیاردەیە پرسیارێکی گرنگی دروست کردووە. ئایا طالبان سەربەچێن؟ ئایا ئەمە جیهادێکە بە معنای جیهاد کەس نەیتوانی لە بەرامبەری ڕاوەستێ، یاخود دەستێک لە پشتەوە هەیە کە ئەمانە دەهێنێتەوە سەرەوە بۆ ئەوی دەسەڵات لە ئەفغانستاندا وەربگرن. بەشێکی ترمان لەم بەرنامێ دەمانەوێت باس لەوە بکەین ئەو عەقیدەی طالبان کە خۆشیان تەسەووف و ئەهلی طەریقەتن، ئەم ئوسوڵگەرە و توندڕەوی لەکوێوە هێناوە؟ لە کاتێکە ئێمە ئازانین ئەهلی تەسەووف، ئەهلی نەرمونیانین، ئەهلی قوبوڵکردنی هەموو ڕایەکی ترن بەبێ ئەوەی تون بن لەگەڵ خەڵکی ترە. طالبان لە پڕهەڵتۆقینەوە جارێکی تر بە شێوەیە کە خەڵک و خۆشیان چەند جار ویستویانە مفاوەزات بکەن لەگەڵ ئەمریکیەکان بۆی تەسلیم بن لەوە پێش، بەڵام ئەم جارە هاتنەوە مەیدان. من نامەوێت لایەنی سیاسی باسکەم لەگەڵ بەڕێستە. یەکەم پرسیارم ئەوەیە طالبان چین؟ دیارە طالبان ئەگەر بە کورتی پێناسەیەکی زانستی بکەین هەڵێن بزوتنەوەیەکی سونی گەرای فەندەمێنتاڵ تقریبان دوجار بەڵێ ئوسولی و چەکدار سونی و لە هەمان کاتە خاوەنی عەقیدەیەکی تایبەت بە خۆیانن کە ئەکرێ بڵێن ڕەنگدانەوەی خەڵکی ئەفغان و کۆمەڵگەی ئەفغانی زۆر بەڕوونی لەسەر دەرەکەوێ، دیارەیتر لە ڕووی مەزهەب و لە ڕووی تەریقی سۆفی و ئەوانە هەریەک لە مەجای خۆی و لە سێکتەری خۆی ئەکرێ قسەی لەسەر بکرێ، بەڵام بزوتنەوەی طالبان بزوتنەوەیکی تایبەت بە خۆیەتی. زۆر باشە. ئەوترێت طالبان لەسەر مەذهەبی حەنەفیە، ئەبوو حەنیفەی نۆمان. ئێمە وەکو ئەزانین لە مێژووە مەذهەبی ئەبوو حەنیفە لە هەمیان کراوەتر بووە، لە هەمووشیان متەسامحتر بووە. ئەی طالبان بوانین؟ زۆر ڕاستە. ئیسا ئێمە هەنێک جیاوازیە بینین لە نێوان تیۆرەکانی ئەبوو حەنیفەی نوعمان لەگەڵ ممارەساتی طالبان. خۆمان ئەزانین
ئەو مەذهبی ئەبوو حەنیفە لە دووەلی شەرقی ئاسیا و لە ناوەڕاستی ئاسیا تا کۆگاتە ئێران بەربڵاوترین مەذهبی ئیسلامیە و هەندێک وردەکاری لە مەذهبی ئەبوو حەنیفە هەیە کە کۆمەڵگەی ئەفغانی کاتێک وەری ئەگرێ مانای خۆی پێئەدا. بۆ نمونەی ساتوانین بڵێن بە نمونە مافەکانی ژن یەکێک لەو کێشە گەورانەیە کە کراوەتە کەرەستەیەکی سیاسیش لە هەمان کاتە کێشەیەکی فیقهیش هەم بۆ بزوتنەوەی تالیبان هەم بۆ بزوتنەوەی ئیسلامیەکانی تر لە دنیا. بەڵام سیرەکەین لە داپۆشینی ڕوخسار لە بەرقەع و لە پەچە و لەوانە کە هەیە مەذهبی ئەبوو حەنیفە دەموچاوی ئافرەت بە عەورەت نازانێ، بەڵام لە کاتێکە ئەوان هەڵگری مەذهبی ئەبوو حەنیفەیشن بەڵام سیرەکەی پەچە دائەدەنەوە. ئەم پەچە دادانەوە ئەوەندەی کە عەقڵ و بیر و هۆش مەجالی تەفسیرکردنی بدا ئەوەیە کە بڵێن ئەمە دەرهاویشتەی کۆمەڵگەی ئەفغانیە نەک دەرهاویشتەی ئەو مەذهبەی کە پێی وایە دەموچاوی ئافرەت عەورەت نەبێ. باشە ئەمان سەر بە مەدرسەی دیوبەندین کە لە پاکستان دروست بووە. ئەو مەدرسەیە وا بزانم هەر متەشەدید بووە وەنیە؟ ئەزانی چۆنە کۆی ئەو مەدرسانی کە لە ناوەڕاستی ئاسیا هەن دیوبەندی وەکو خۆتەزانی ئەبوو حەسەنی نەدەوی و هەندێک لە فەیلسوف و نووسەر و بیرمەندە گەورەکانی سەرەتای قەرنی 20 دەرچووی ئەو مەدرسە ئیسلامیان، بەڵام ئێمە ناتوانین لە دیاردەی تالیبان تێبگەین، لە دیاردەی حزابەکانی تری دینی تێبگەین، هەتا لە کۆمەڵگەی ئەفغان تێنەگەین، بیزات لە پشتۆن تێنەگەین. باشە ترادیشناڵی کۆمەڵایەتی پشتۆن بەڵێ زۆر بە کورتی تالیبان لەوێن ئەفغانستان خۆی یەکێکە لە دووەلی مغلقە خۆتەزانی دووەلی مغلقە نەکەوتۆتە سەر بە هەر کەلتوری کرانەوە و فرەکەلتوری زۆر درەنگ پێگەشتویان هەر پێی نەگەشتووە. لە ساڵی 1929 یان 28 کاتی ئەمانەڵا خان سەفەرێکی ئەوروپاکا و دوجار لە تورکیا بۆ ماوەی 8 مانگیان 7 مانگ ئەمێنێتەوە هەندێک گۆڕانکاری ئەبینێ لە ژیانی ئەو سەردەمەی تورکیا ئەگەڕێتەوە بۆ ئەوێ دیارە لەوێ ئەوێ هەندێک قوانین دەرکا قانونەکان دەرەکا و با هەندێک مافەدا بە ئافرەت و هەندێک بەکرانەوە والحاصل باس لەو ئەکایاساکانی ئەو سەردەمە کە ئافرەت بۆ وەرگرتنەوەی مافی لە مێردەکەی ئەتوانێت توندوتیژی بەکاربێنێت بە شێوەیەک لە شێوەکان. ئەمە ئەبێتەوەی جوڵاندنی حەفیزەی مەلاکانی پشتۆن. دوجار شۆڕشێک لە دژی بەرپاکەن و دوای کەمتر لە ساڵێک ئەمانوڵڵا خان لە دەسەڵات دوورەخەنەوە. زۆر باشە تۆ فەرمووت بڵین تالیبان ئوسوولین بە معنای توندڕەون یان زۆر باشە ئێمە ئەزین تەسەوف بریتێ لە تسامح ئەو ئوسوولیەتەی کە ئەوان هەیەە زیاتر بەس لای سەلەفیەتە ئەخوا بەلای جیهادیەکانە ئەخوا ئەم ئوسوولیەتە لەگەڵ ئەو تەسەوفە ئەو ئوسوولیەت و تەسەوف و هەموو ئەو مەجالانەی کە ئەکرێ پێناسەی پێ بکرێت لە ڕاستیە هەڵگری خەسڵەتەکانی کۆمەڵگەی ئەفغانی ئێمە بۆ جیاکردنەوەی تیۆری دەتوانێت تالیبان 100 هەڵقوڵای و کۆمەڵگەی ئەفغانی و کاریگەری حرەکاتی ئیسلامی بەسەرەوە نیە؟ نانا 100% نەمامۆسەیسی ئێمە گەر هەر لە ڕووی سیاقاتی تاریخی دروستبوونی تالیبان سیرکەین نەخشی ئیسلامیەکانی پاکستانی لەسەر دوجار ئەمیش دووبارە نەخشی لەسەر دروستبوونی بزوتنەوەی تالیبانی پاکستان هەیە. هەروەها جێدەست و نەخشی مخابەراتی پاکستانی و سوپای پاکستانی و مەدرسە پاکستانیەکان لە فیق و لە شەرعا لەسەر دروستبوونی بزوتنەوەی تالیبان لە 1993 هەتاکو ئیسار هەبوو ڕۆژێک لە ڕۆژان نەپشقراوە ئەو پەیوەندیە چ لە ڕووی بێعساتی خوێندن چ لە ڕووی ئاوارەبوونیان بۆ پاکستان چ لە ژیانیان لەوێ دوجار ئەوەی کە دەوڵەتی پاکستان سپۆنسەری چالاکی و پێگەیاندن و ئەوانەیانە کە خاڵێکی ترکە زۆر مهمە ئەکرێ ئاماژەی پێ بکەین ئەو سەردەمەیە کە ئەمریکا کۆمەڵێک کتێبی زۆری منهەجی خوێندن و دروستکردنی تەتەڕوفی دینی بڵاوەکاتۆ لە پاکستان بۆچی بە ئامانجی دروستکردنی حرەکەیەکی دژ بە ئیمپریالیزمی ڕووسی بەڵام بەڵێ دوجار مەلاکانی ئیستەی بزوتنەوەی تالیبان و پێشتری حرەکاتی جیهادی دیێن مانای خۆیان دەن بەم کتێبانش لە چ ڕوویەک لە ڕووی ئەوەی کاتێکە بینی وێنەی ئافرەتی تایە ئەچێ وێنەکە لا ئابایان ڕەشیەکاتەوە مانایەکی ترە تەنان بەو کتێبش کە بۆ دروستبوونی مەدرسەی توندوتیژی هاتوو. زۆر باشە ئەوترێ ئەگەر قسەیەک من یەک تەنها یەک خاڵی بەسیتەیە کەمێ ئاماژەی پێ بدەم ئەویش لە ڕووی تیۆری کاتێک
توێژەرێک هەندێک جیاوازی ببینێت لە بینی تالیبان لەلایەک و لەگەڵ بزوتنەوەیەکی تونڕێی وەکو قاعیدە یان وەکو دەوڵەتی ئیسلامی ئەکرێ هەندێک خاڵی تیۆری ببینین لە نێوان هەردوو لایەنە کە وەکو جیاوازی لە قەڵی وەکچی بۆ نمونە لە ڕووی حرەکیەوە وەک ئەوەی کە بزوتنەوەی تالیبان بزوتنەوەیەکی پشتۆنی ئەفغانیە و چالاکی لە دەرەوەی سنوور نییە حرەکەیەکی ئومەمی نیە یعنی تاوانبارێکی بۆی کە نەتەوەیشە خۆی نەتەوەی نیە بگرە قەبەلیشە مامۆستا تالیبان بڵێم ئەفغانستان تەنیا بریتی نییە لە پشتۆ بەڵێ منیش ویستم ئەوەت پێ بڵێم ئەڵێم جیاوازی ئیسلام قاعیدە یان دەوڵەتی خوراسان ئەوەی کە یان ویلایەتی خوراسان لە داعش لە ئەفغانستان کۆمەڵێک ئەفغان عەرەب و کۆمەڵێک کەسایەتی تری غەیری ئەفغانیەکانی تیا ئەندامە و چالاکیشن بەڵام تالیبان تەنها خەڵکی سەر بە ئەفغانستان و خەڵکی ئەفغانستان و بیزات پشتۆنیەکان چەکدارن و دەسەڵاتدارن و هەڵسوڕێنەری کاروبارەکانی بزوتنەوەی تالیبان لەبەرەوە ئەکرێ بڵین بزوتنەوەیەکی قەبەلیە نەک نەتەوەیش فەرمووت حرەکەیەکی تەسەوفین وەک باسەکرێت سەر بە نەقشبەندیشن بەڵێ باشە نەقشبەندی مزن لای خۆمان کەسانێکی نەرمونیان و کەسانێکی هادی و ئاشتی خوازن بووە لەوێ بەم شێوازن لە حقیقەتە سێ حرەکەی سێ ڕەوتی تەسەوف لە ناو بزوتنەوەی تالیبانە هەیە بەشێکیان سەر بە نەقشبەندیەکان بەشێکی جیان سەر بە جەشتیەکان بەشی سێهەمیان سەر بە سەهرەوەردیەکان هەرێکێک لەم بزوتنەوە تەسەوفیانە یان ئەم ڕەوتەیان ئەم بیر و باوەڕ و مەدرسە تەسەوفیانە ئەگەر بێ لە کۆمەڵگەی ئەفغانی نەبێ ئیستا ئێمە سیرەکەین لە سۆفیەکانی سوودان سۆفیەکانی سوودان ڕاستە حرەکاتی سیاسیان هەیە بەڵام ئەو تونند و تیژیە و ئەو توندگرتنە توندەستگرتن بە فەرعیاتی دین و لە لای ئەوان کەمترە ئەیبینی لە باکووری ئەفریقا هەندێک حرەکاتی تەسەوف هەیە لە عێراق هەیە لە کوردستانی خۆمان جەناب فەرموود تەسەوفی بڵێن تون ئاژومان نییە بەڵام وەکو واقعی حاڵ حرەکاتی تەسەوفمانێ ڕەوتی تەسەوفمانێ بەڵام متەسامیحیشن لێبوردن ئەمە دووبارە ئەگەڕێنەوە سەر ئەو ترادیشناڵە کۆمەڵایەتیە کە ناکرێ ئێمە حازینەی دروستبوونی بزوتنەوەی تالیبان لە ڕووی کۆمەڵگایی و لە ڕووی فەرهەنگی نادیدە بگرین بەبێ ناسینی کۆمەڵگەی پشتۆن ناتوانی باز لە بزوتنەوەی تالیبان بکەین لە زۆربەی پەیجە سەلەفیەکانە ناخۆشحاڵن بە دەرکەوتنی تالیبان چونکە پیانۆیە تالیبان قوبووری مشرکن با بڵین جۆرێک لە جۆرەکان تەکفیریانەکەن ئەمان لە چۆن تەنسیخی پێکرێت لەگەڵ ئەو عەقڵە سەلەفی ئەوان هەیە بزوتنەوەی تالیبان دیارە استراتیژی و بەرنامەی کاری خۆی هەیە جیاوازە لە حرەکاتی تر حتا لە ڕووی عەقیدەیش و لە ڕووی حرەکیش لە ڕووی عەقیدەکەی ئەوەیە کە بزوتنەوە سەلەفیەکان چ جیهادیەکان چ سەلەفیەتی عیلمی چ سەلەفیەکانی تر بزوتنەوەی تالیبان بە جۆرێک لە جۆرەکان بەلادەرە بین بەلادەری ئەبین لەبەر ئەوەی هەڵگری عەقیدەی ماتریدیە کە نزیکە لە ئەشعار حرەکاتی ئیسلامی سیاسی بە تایبەتی ئیخوان موسلیمین و حتا جیهادیەکانیش بە توندی پشتی ئەوان ئەگرن تالیبان لە کاتێکە تالیبان لە ڕووی عەقیدەوە بەلای هەم ئیخوان و هەم جیهادیەکانەوە من پێم وایە ئەوە مانۆڕێکی سیاسیە ئەو نێت پەیوەندی بە فکرۆ نییە چونکە ئیستا بزوتنەوەی تالیبان خۆیشی زیرەکانەتر هاتوتە پێشەوە ئەوێت بە شێوەیەک لە شێوەکان لە ڕووی مافی ئافرەت و لە ڕووی کرانەوەی لەسەر شیعەیش ئەو خەڵەتانی خەڵکە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەمڕۆ وەزیری خارجی رووسیا قسەیەکی کرد ئەڵێ ئێمە بێت چاودێری وردی هەنگاوەکانی داهاتووی تالیبان بکەین ناکرێ حکمی پێشوەختە لەسەر من لە چەند پەیجێکە لە چەند کەناڵەکە بیستومە و بینیومە چ بە ئینگلیزی چ بە عەرەبی پێمان ئەڵەن ئەو تالیبانی کە لەسەر زمانی قادەکانیانەوە هەیە بەشە و شتێکی ترن ئەچنە سەر دوژمنەکانیان ئەیان کوژن ئەیان بن مزیعاتە کوژن ئەوە هەیە ئەوە هەندێک راپۆرتە هەتا لە نتەوەی گرتوەکان قەرارە جەلسەی لەسەر بکرێ ئیستا کە ئێمە هاتینە ستۆدیۆ باسیەوە کراکە هۆشداریەکی تون هەیە لەسەر هێرشکردنە سەر ئەو کەسانی کە یانوێ لە مەتاری کابل بڕۆن دیارە ئەمە تەدبیری تالیبان یان تەسویەی نارەکانیان یاخود ئیعداماتی سەریع لە جادە ئەوانە ئەکرێ
چاوەڕوانی یەکلایی بوونەوە وەشتی مەوسوق و مستەنسەکاتی مەوسوق. پرسیارێکی سەق کە باسی تالیبانەکەین ئێخەمانەگرێ. تالیبان سەرکەوتن یا سەریان خستن بە معنایەکتر ئەم سەرکەوتنە تەبیعی بوو یا لە پشتەوە دەستێک هەبوو بۆ ڕێگە خۆشکردن بۆ سەرکەوتنیان. دیارە لەو ئەم ڕووداوانەی ئەفغانستان ئەمەی کە تالیبان هاتەوە سەرکار ینی تەحلیل زۆر هەڵەگرێت. یەک لەوانە کە ئەمریکا لەوانەیە هیلاک بوو بێت لە شەڕی ئەفغانستان و لە مەساڕیفی ئەفغانستان ئەمە کەوکو باسەکرێت کە مەسرەفێکی زۆریان کردووە لە بەرامبەریشە تۆ ئەگەر سیرکی بێت ئەمریکا تا چەند ساڵی کە بمێنێتەوە لە ئەفغانستان هەمووی هەر مەساریف و هەمووی هەر خەرجێکی قورسە بۆیە ئەمە یعنی وا کات کە بە دوای بەدیلا بگەڕێت. دوو بەدیلی هەبوو یەکێکیانەوەی کە ئەوانی کە دەسەڵاتدار بوون یەکی کەشیان تالیبان سیر لەوایە بۆچی ئەمانی گۆڕیەوە بە تالیبان ئەمە پرسیارە ڕاستەقینەکەیە. باشێکی زۆر لە محەلیلین ئەڵێن وا دیارە ئەوانەی کە دەسەڵاتدارێتی ئەفغانستانیان بەڕێوە بردووە ئەشرەف غەنی و ئەو طەبەقەیی کە عەلە ئەساس لەسەر ڕۆژئاوا مەحسوبن شکستیان هێناوە لە بەڕێوەبردنی ئەفغانستان پارێکی زۆریان بەهەدەریاوە بەو شێوەی کە پێویست بوو ئەفغانستان بەرە و پێشەوە بەرن و بەرە و بە دیموکراتیزەکردن بەرن سەرکەوتوو نەبوون. بۆیە وەکو بایدن لە قسەکانی وتی من ئێمە بۆ شەڕی تیرۆرێ بکەین کە گەلێک خۆی ئامادەنی ئەو شەڕە بکە. هەروەکو بینیشمان لە نەتیجەیە کە تالیبان هاتن بەرەنگاریەکی ئەو تۆ ڕوبەڕووی تالیبان نەبووە. من ئاخر پرسیارەکەم ئەلەمایە ئایا بەڕەنگاری نەبوو یا قادە ئەسکەریەکان وەکو لە چەند راپۆرتێکە هاتووە هەمویان بە سەدان ملیۆنی قەتەری کردراون. خۆی ئەوە ئەمانە بڵین راپۆرتن کە کەس نازانێت ئەسڵی چییە چونکە معقول نییە ئەم هەموو جێیشە ئەم هەموو سیلاحە لە هیچ شارێکا شەڕ نەکە هەمووی تەسلیم بێک. ئاخر ئەمە خۆی لێکدانەوەی قورستری هەیە لێکدانەوەی قوڵتری هەیە با بڵێت. لێکدانەوە قوڵەکە ئەوەیە کە وا دیارە خودی پرۆژەکە لە ئەساسەوە پرۆژەیەکی سەرکەوتوو نەبووە. قسە لە مەسلەی عەقیدەی شەڕکردن نەکرێت. ئەوترێ باشە سەربازێکی ئەفغانی چی وای لێ بکە کە شەڕ بکە. ئەگەر تۆ لە پشتەوە ئەوەی کە وا ئەکا لە ئینسان شەڕ بکە بۆ وڵاتەکەی یەکشتە ئەوش پێڵێن مەسلەی هاونیشتیمانی بوونی ڕاستەقینەکە ئەوروپا بۆ هاونیشتیمانی بوون شەڕەکە یا بۆ معاشەکەی بۆ نمونە جێشی عێراقی کاتێ ئەتوانێت شەڕیش نەکە و معاشەکەشی وەرگێت تا ئەو کاتێک کە شەڕی نەهاتووە معاشەکە وەرگێت. لە شەڕی قادسیە کابرای شیعی عێراق چی ئیمانێکی بۆ شەڕی سەدام بوو؟ تا ڕادەیەک مەفهومی نیشتیمان لەو سەردەما بۆ ئەم سەردەمە گۆڕانکاری گەورەی بەسەرهات ئیجازە بی بە ئەو مەفهومە بگەین. مەفهومی نیشتیمان لەم ڕۆژەیە مەفهوم پەیوەستە بە مافەوە مەسلەی ماف گەل لە ئەفغانی ئەوە وشیارن هەموو گەلێک لە ئێستاە بەشی ئەوە وشیارە طبعاً ئێمە هەمیشە هەواڵی ئەو گەلانە بە وا ئەبیستین کە گەلێکی دواکەوتون ئەوانە بەڵام مەرج نییە بۆ شێوە بێت و هەر چەندێکی جووا بێت بەشی ئەوە هۆشیاریان هەیە کە ئەو حاڵتێکی ئفتیرازیە کابرا بۆ مەفینە بۆ ئازادی هەبووە معاشی خۆی هەبووە شیانی خۆی هەبووە. زۆرێک لە وڵاتان آخر ئەم طبعاً ئەم کەواتە ئەم گفتوگوی ئێمە زۆر لە ئەبێ بچێتە قوڵاییەوە قوڵایی ئەمەی کە ئێسەوتمان ئەم تەجروبانە تەجروبەی لوبنان تەجروبەی عێراق ئەو تەجروبەی ئەو شوێنانی کە مەسەلەن دوو جەمسەرتیایە ململانەیەکەن ئەمریکا و مەسەلەن ئێران یان محوەری مقاومە و محوەری غەرب. سیرەکەی پرۆژەی غەربی بەو شێوە سەرکەوتوو ئەمە جارێ لە ئەفغانستان ئەگەر بینە سەر ئەم بابەتە کەواتە پرۆژەی غەربی دوای 20 ساڵ لە ئەفغانستان شکستیە ناوە ئەمە نقطە ئەساسیەکەیە چونکە ئەبووە جێشێک دروستکات هاوڵاتیەک دروستکات کە دیفاعکە لەو مەبادی ئانە طبعاً هەمومان نەزای مەبادی ئازادی ئەمە مهمە گرنگەوە مرۆڤ بۆ ئەوە ئەژیوە بەبێ ئەوە ناژی بەڵام بۆچی تۆ ناتوانانی کەسێ دروستکەی بۆ ئەمە شەڕ بکە یعنی با زۆر بۆ دووری بۆ نەڕۆین وەکو لە پێشاوتم خۆ کە داعشیش هات بۆ عێراق تایارەکانی ئەمریکا نەبوونایە بە ئاسمانەوە داعش ئەمە عێراقیە گرت کەواتە چییە وای کردووە کە ئینسانی ئەم شوێنانە نەتوانن مقاومە بکەن نەتوانن شەڕ بکەن بەڵام هەرەو جێچە بوو دوای مقاومەی کردو
ئەو مقاومە نەبوو تەحالوفی ئەمریکی و تەحالوفی نێودەوڵەتی من یەک شتەڵێم پێویستە خەڵکی ئەم ناوچە بتوانن خۆیان دیفاع لە ئەو شێوە ژیانی کە ئەیانەوێ بیکەن. با بچینەوە سەر ئەفغانستان. ئەوترێ لە ئێستا تالیبان ڕەتوشێکی خۆی کردووە کە وەکو شێوەیەکی مەدەنی خۆی دەرەخەت. بەڵام ئەڵێن ئەمە تەنیا ڕووکەشە لە ناوەوە هەمان ئەو ئەفغانستانەیە بە تایبەتی بەشە و وەلا غەیری کابول هەمان ئەوە تالیبانەیە کە جارانە بوو خەڵکە کوژێ خەڵک ئەرفێنێ مۆزیقا حرامەکە تەلەڤیزیۆن حرامەکە. خۆی ئەحکامی بڵێن دەوڵەت کە تۆ چۆن دەوڵەت بەری بەڕێوە ئەوە کۆمەڵشت ئەسەپێنێ بەسەر ئەو هێزانەیە کە وایان لێ ئەکات یعنی دەست بۆ کۆمەڵێ شت نەبن ئەگەر بێت و ئەوانە وا بکات دەسەڵاتیان بکەێتە ژێر هەڕەشەوە. ئێستا تالیبان لەوانەیە بزانن کە هەموو دنیا چاوی لەسەر ئەوەیە کە ئەوان بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمە تاریکانی کە لە سەرەتاوە ئازادی خەڵکیان پێشێل ئەکرد وەکو باسەکرێت طبعاً بەو هەرچەنە جاری سەرەتاش خەڵکی ئەفغانستان تالیبانیان دەرنەکرد هەر دیسانەوە لە ململانیەکی نێودەوڵەتیە قاعیدە کێشەکە بوو نەک تالیبان ئەو بوو تالیبان لەبەرەوەی لەلایەن قاعیدەوە تەمویل لەکرات بە تایبەتی لایەن ئوسام بن لادنەوە نەیانتوانی ئوسام بن لادن ڕادەستی ڕۆژئاوا بکەن بەوەی ڕووداوەکان 11 سێپتەمبەرەوە بەوە حکوومەتی تالیبان ڕووخا ئەجینا حکوومەتی تالیبان ئەو کاتە کۆمەڵی ئاعترافاتی هەبوو لەلایەن پاکستان لایەنەوە تۆڵی نانتوانی تالیبان دەرکەن سەدام 40 ساڵ حکم وڵاتی کرد لە 180 وڵاتیش دژی بوو کەس نەشی توانی مزاهرەش دژی بەڵێ ڕاستە نەدەخۆ من کەواڵم وەکو ڕەخنە نایڵێم دائما حکوومەتی پۆلیسی و عسکەری ئاسان نییە بۆ خەڵک کە لە ناویبەرن کۆریای باکوور بووە بە ئەمری واقع چەند ساڵە هەیە و هەمووشمان پێمان وایە کە دەسەڵاتێکی تالیتاری نائینسانیە بەڵام خۆ خەڵکیش ناتوان لە ناویبەرن لە ناوبردننی حکوومەت دیکتاتۆرەکان ئاسان نییە شۆڕشی ساڵانەی زۆر گەورەیە من حەزەکەم دیقەت لەمە بین ئەو تالیبانەی کە هات بەسەر شەڕێکە هات کە سەدان هەزار لە بینی مجاهیدەکانە کوژرا بوون 10 هەزار با بڵێ ئەم مجاهیدانش هەمان ئەو تالیبانە بوون فەرقێک نەبوو لەبەر ئەوە ئەوان دەردیکابراڵە یەک لایەنە کە شەڕ نەبێ باشترە بۆیان بەڵام ئێستا لە ناو تالیبان بە تایبەتی شارەکانی وەک کابول و قەندەهەر و ئەوانە شارستانیەکان یانی نەک ئەطراف فێری ژیانی مەدەنی بوون فێری گۆرانی بوون فێری تەلەڤیزیۆن بوون و فێری جۆرێک لە ئازادی جل لەبەرکردن ئایا جارێکتر ئەمانە ئەچنەوە ژێر دەستی تالیبان خۆی پێش هاتنی سۆڤێتیش بۆ ئەفغانستان وڵاتێکی بەو شێوە وەگەتەوە باسیەکەی یان زۆر مەدەنی بووە زۆر لەوانەیە هەر شارەکان وا بوو بێش بەڵام لە ئەنجامی شەڕ لە ئەنجامی ململانێ من خۆم باوەڕم وایە دەسەڵات کە بەقووەت بوو هەر شتێکی بوێ ئەیسەپێنێ هەر جۆرە ستایلێکی بوێ ئەیسەپێنێ کۆریای باکوور بۆچی ئیشی ڕواوە دەسەڵات ئەڕوا بڕێەوە کۆریای باکوور نەنا لە ئەفغانستان لە کاتی شەڕی سۆڤێت ئەفغانستانە دەسەڵاتێکی شوعی هەبوو ئەوە بۆ دەسەڵاتە شوعی خەڵەکەمی محەجە بوو بۆکو هەموو میلەتێکی مسلمان هەم محەجەبە هەیە هەم غەیری محەجەبە خۆی ئەساسەن پێویستە هەر کەسێک کە حکوومەتەکە بێ ئەم نقطە بڵێ پێویستە لە سەردەمی ئێستاە ئازادیە گشتیەکان و ئازادیە سیاسیەکان واتە ئازادی تاکە کەس لە بەرچاو بکرێت هیچ کەس ئێمە ناتوانین ینی خەڵکی مسلمان بە یا غەیری مسلمان ناتوانێت جەخت نەکاتەوە لە ئازادیە شخصیەکان من بە بۆچوونی خۆمەوەی کە ئاگادار مشارەزام لە چوارچێوەی شریعەتی ئیسلامە بەشی ئەوە پانتای ئیجتیهاد هەیە تالیبانەکەین ئازادی شخصی ئێستا باس لە تالیبانەکەین خۆ تالیبان ئیسلام نییە هەموو ئیسلام نییە تۆ ئەو ئەسڵەن باس لە ئینتیخابات و ئەمانە ناکە ئەڵێ خۆمان خەڵک دانێنێکین بە وەزیر بەپێی ئەهلیەت یعنی شتێک نییە لای ئەو بە ناوی ئینتیخابات بە ناوی ئازادی ئەوە بەس تەمان لە ڕووی نەزەریەوە ئەمە جێڕەخنەیە زۆر بەڵام خەڵکیشی تر پرسیارەکە مامەسا سۆران ئەڵێن ئەم ئینتیخابات و هەڵبژاردن و دیموکراسی کە باسەکرێت لەکوێی تر هەیە دوا پرسیارەمەوە ئایندەی ئەفغانستان و تالیبان ڕاستە بە تایبەتی بۆی پێنجشێر و بەڵێ بۆی هەیە شەڕێکی ناوخۆی ڕووبە بەس بەڕێی من وا باشترە غەرب واز لە ئەفغانستان بێنێ وەکو نەموزەجێک دوو نەموزەجی هەیە غەربێکیشیان دەزوەردانی کرۆ دوای 20 ساڵ بەجێ هێشتووە یەکێکیان لێی گەڕێ بزانین خۆیان چیەکەن بەڕێی من
پێویستە غەرب بیرێ لەو شتە بکاتەوە ئەگەر من واز لە وڵاتانی ئیسلامی بێنمەوە لە واز لە وڵاتانە بێنم خۆیان بەڕێوەبەرن چی ڕوئات یعنی ئێمە لێگەڕێن خەڵکی ئەفغانستان خۆیان یا شەڕی خۆیان بکەن یاخود خۆیان لە بینی خۆیانە ڕێبکەون و حکوومەتێ دروستکەن. ئێستا گەیشتینە کۆتایی لە ئەنجامی ئەم مناقەشە گەرم و گوڕە بۆمان دەرکەوت کە تالیبان تەناقوزاتێکی زۆر لە خۆی کۆکاتەوە هەرچەند وەک دەوترێت ڕنگدانەوەی کۆمەڵگەی ئەفغانستانە بە تایبەتی پشتون وەک سەرکەوتنیش دەرئەکەوێت کە تالیبان بە جۆرێک لە جۆرەکان سەرخراون نەک بەهێزی ئەسکەری توانی بێتی هەموو ئەفغانستان لە ماوەی مانگێکدا کۆنتترۆل بکات.